ئازیزانی ناوتی سڵاوتان لێبێ. دوایەوەی پەرلەمانی کوردستان بڕیاری درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستانی دەرکرد. بەتایبەت درێژکردنەوەی وادەی سەرۆکایەتی هەرێم بۆ 2 ساڵی تر مەودای نێوانی ئۆپۆزیسیۆن و پارتەکانی دەسەڵاتی فراوانتر کرد. ئێستا هەم شەقامی کوردی و هەم ئۆپۆزیسیۆنیش چاوەڕێی بارزانین ئاخۆ ئیمزای دەکات یان داوای هەموارکردنەوەی دەکات. بەڕێزان ئاری هەرسین بەرپرسی پێشووی لقی 21 پارتی دیموکراتی کوردستان وەڵامی پرسیارەکانی ئێمە دەداتەوە لەم چاوپێکەوتنەدا. کاگاری زۆر بەخێربێی. کاگاری سەرەتا دەمەوێت خوێندنەوەی تۆ بزانم بۆ دۆخەی لە دوای 36 دروست بوو. لە چ ڕوانگەیەکەوە ینی لە چ ئەو دۆخەی لە نێوان ئۆپۆزیسیۆن و پارتەکانی دەسەڵاتە دروست بوو لەسەر درێژکردنەوەی وادی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان. من پێم وایە ئەوە زیاتر کاردانەوەی کۆمەڵێک شت بوو کە هەمووی کەڵەکە بوو بەیەکەوە لە دنیای سیاسەتی شەوایە ینی کە تۆ ئەگەر هەندێک شت بە مفاوەزە نەتوانی بیگەیتێ دوجار ئەبێ ئەمای ینی بە شێوەیەکی قەرارێکی مطلق یاخود بڵێن حەسم کرێ یاچی بکرێ ئەبێ بکرێت بۆیە ئەمە نەتیجەی کەڵەکەبووی شتەکانی تر بوو ینی خۆی لە خۆیان ئەو تەقینەوەیە لەبەری هەموو تەقینەوەیەک پێویستی بە کۆمەڵی باروت و بە حەوزێک هەیە کە حازر بێت. دیارە باروت و حەوزەکە حازر بوو بۆیەوە تەقیوەتەوە. بەڵێ بە ئەم پرسیارەکە ئاوا بکەمانی ئەوەی کە لیستی کوردستانی لە پەرلەمانی کوردستان لە 36دا کردی بڕیارێکی دروست بوو بە خوێندنەوەی ئاری هەرسین. من التزامم هەیە بە حیزبەکەی خۆمەوە. من تەشیدم کە هەر بڕیارێک لەسەرکردایەتی حیزبی ئێمە بیرێ ڕێی منی لەگەڵا بێ یا لەگەڵا نەبێ ینی من موافقی میان موافقی نەبم من التزام پێوە هەیە لەبەرەوەی تۆ کە حیزبایەتیەکەی خۆت تەسلیمی موسسەیەکی مەدەنیەکەی و ئەو قیادەیی کە لەسەرکردایەتی پارتی من خۆم لە کۆنگرەی سیانزەیە بشێکی زۆریان دەنگم پێداون بۆیە سیقەم بەم بڕیارە هەیە و پێشم وایە باشترین ڕێگە لە ناو خراپەکانە ئەو بڕیارەی 36 لامی باشتر بوو. باشە پارتی بۆ دەیەوێت ویلایەتی مەسعود بەرزانی بۆ 2 ساڵی تر درێژ بکاتەوە ینی پارتی دەیەوێت بەمە چی بکات؟ چ پەیامێکی هەیە لەمە؟ نا پارتی نایەوێ ئەوە درێژ بکاتەوە. پارتی لەگەڵ شێتی نیشتیمانی کوردستان ناچار بوو ینی ئێمە ناچار بووین بگەڕێین بۆ حەلێک بۆی ئەو چەق بەستووی کە لە پێشە برادرانی ئۆپۆزیسیۆن پیانەوت و هەندێک لە ڕۆشنبیرانی کوردستانیان و بارودۆخی سیاسی کوردستان لە حاڵەتی چەق بەستوایە بۆی ڕزگارە بێتەوە لەبەرەوەی ئەو حاڵەتە چەق بەستووە هەموو ڕۆژێکەتیا بمێنیتەوە وەکو لم و قوڕاوێک وایە کە زیاتر لە ئەژنۆت و بەرەوسەرەوەچێ بۆی لەوە ڕزگارت بێ ئەو بڕیارەیراوە ئەجینا ئەمە پەیوەندی نییە. یەک شتی تریش من حەزەکەم بڵێم ینی ئەوانەی کە شارەزای تەبیعەتی کاک مەسعودن زۆر باشەزانن کاک مەسعود لەو کەسانە نییە کە خوازیاری ئەوە بێت ینی زۆر شێت و شەیدای کورسی دەسەڵات و لەم بابەتە بێ. ئەم مەسەلەی درێژکردنەوەی 2 ساڵە ئێستا کە ئێمە سەیری ئەەکەین وەکو پێشنیارێکی لێ هاتووە کە لەبەر دەم سەرۆشی هەرێمایە لەبەرەوە خۆ نەبوو بە بڕیار ینی خۆ 15 ڕۆژەکە تێ نەپەڕیوە خۆ نەچۆتە وەقاعی کوردستانەوە هەتا بڵین تەواو بوو ئەمە پارتی ویشێتی کردیان و تەواو بووە. ئەمە ئێستا لەژێر دەست سەڵاتی جەنابی سەرۆک بەرزانیە ئەو ئەتوانێت یەکدای بکاتەوە. تۆ نزیکی لە مەسعود بەرزانیەوە؟ هەموو کەسێک لە ناو پارتیا بێت نزیکە کاک مەسعودەوە. باشە بە خوێندنەوەی تۆ بۆ مەسعود بەرزانی ئیمزایەکات یان دەیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان بۆ هەموارکردنەوە؟ وەڵی خوێندنەوەی تۆ بۆ مەسعود بەرزانی لەسەر ئەو بڕیاری پەرلەمان. من بایەکشت بڵێم ینی بە پێشەوانی لەوانەیە زۆربەی قاعدە سیاسیەکانی دنیاوە ناڵێم هەمووی بەڵام زۆربەی کاک مەسعود بە تەبیعەت سایکۆلۆژی کاک مەسعود وایە خۆی زیاتر بە پێشمەرگەیە گەزانێ هەتا سەرۆشی هەرێم کە لەوانەیە ئەمە بڵین دایم باش نەبێ. بۆیە من نازانم جەنابی کاک مەسعود ئەم مەسەلەیە وەکو پێشمەرگەکە سەیریەکە یاخود وەکو سەرۆشی هەرێم و کە بڕیار بەدەستە و پێویستە ئینقازی هەرێمی کوردستان بکە لە حاڵەتێکی چەق بەستووی سیاسی. ئەگەر وەکو پێشمەرگەکە سەیری بکە ینی ڕەتی کاتەوە ئیمزای ناکە. بە بۆچۆنی من ئەگەر وەکو پێشمەرگەکە سەیری بکە شەر نییە ڕەتی کاتەوە بەڵام داوای هەموارکردنەوەی بکە. بەڵێ ینی بۆ نمونە مەجای ئەوەی تیا هەیە کە مەسەلەن کاک مەسعود بڵێ مادام ئەمە وەکو داواکردنێک وایە خۆی لە ڕاستیە داواکردنێکی پەرلەمان و یەکێتی پارتیە و ئەو حیزبانی تر کە لە ناو پەرلەمان دەنجیان بۆ داوا کە داوا لە کاک مەسعود دەکەن هەتا 2 ساڵی تر بمێنێتەوە و ئیجالەتەن بە تەواضوعەوە بە تەشید یەکێک لەو جوابانەی کە کاک مەسعود لەوانەیە بیداتەوە بڵێ 2 ساڵ من بە زۆری ێزانم مەسەلە ساڵێک مەسەلە 8 مانگ مەسەلە 6 مانگ جا بۆ ئێمانە هەمووی واریدە
بەڵێ کەمکردنەوەی یەکێتی تووشی حرازبوون ناکات نابۆ تووشی حراجەکە لەبەروی مەبدەی یەکێتیش لەو لە هێنانە پێشەوەی ئەم مەسلەیە ئینقازبوونە لە حاڵەتی چەقبەسوی سیاسی. بەڵێ باشە کاگاری لە ناو پارتی دیموکراتی کوردستانە بێ لە جیاوازی یعنی باسی جیاوازی ناکەم وەکو ناکۆچی هەیە لەسەر مەسلەیە کە ئایا دەستور بخرێتە ڕاپرسیەوە یاخود ویلایەتی مەسعود بەرزانی درێژکردنەوەی بۆ 2 ساڵی تر ئیمزا بکرێت. ئەزانی خلاف بۆ چۆنی جیاواز من تەشیدم هەیە لە بەرەوەی حیزبێکی گەورەین معقول نییە بۆ چۆنی جیاواز ئەگەر بۆ چۆنی جیاواز نەبێ معناوێ هەرچی ئەندامی پارتی هەیە لە جەنابی سەرۆشی هی پارتیەوە هەتا کادرێکی خوارەوە یونیفۆرم وەکو یەک بیرەکات ڕوونە ڕەنگە بۆ هەموو پارتیەمە وارد بێ ینی ڕای جیاواسە بێ بەڵام ئەوی کە بگاتە ناکۆچی ئەوی بگاتە خاڵی ناکۆچی شتێکی لەم جۆرە هەیە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە. باشە بڕیاری سەرەکی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە چێ مەرجع ینی مەرجعی یەکەم چییە؟ مەرجعی یەکەم ئێمە کاک مەسعودە کاک مەسعود بەرزانیە ئەگەر لە غیابی جەنابی لە شوێنێک بێت یا سەفەری کرد بێ یا حاڵەتێک بێتە پێشەوە ئەوە کاک نەچیروانە کە جێگری سەرۆک لە دوای گەڕانەوەی بۆ هەرێمی بەڵام خوا بایەکشت بڵێم بڵێ هەم جەنابی سەرۆک بەرزانی و هەم کاک نەچیروانیش بە تەشید بە بێڕاوێشکردن بە مەکتەبی سیاسی هیچ هەنگاوێ نانێن باوەش بڵێن یعنی ئەوە نییە ئەوان دابنیشن قەراری خۆیان بن بوو وەکو دیکتەی بکەن بە مەکتەبی سیاسی ئەمە ڕەچەتەکەی و بڕۆن لە بازار بیکڕن ئەو شتیوانی بۆ بڕیارێکی لەو جۆرە ینی ئەوەی کە شەوی 29 حوزەیران مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆ دەبنەوانە ینی ئەوەی کە سەرۆکایەتی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەکان نێچیروان بەرزانیە لە بڕیارێکی لەو جۆرەیە وەختێک مەسعود بەرزانی لە دەرەوەیە دەگەڕێتەوە بۆ مەسعود بەرزانی بۆ ڕاوێشکردن بە مەسعود بەرزانی یان تاگلایەنەوە بڕیارە دەدات دەتۆ سێریکە ئەمە ئیشی تیمە یعنی تۆ بۆیە جێگری سەرۆشێک داهێنەی یا مەسەلەن جێگری مدیر عامێک داهێنەی بۆی لە غیابی ئەوە ئەم بۆی هەبێت دەسەڵاتەکانی ئەو بەکاربێنێ. بەڵێ من تەشیدم کاک نەچیروان بەبێ پرسوڕا بە کاک مەسعود ئەو شتانە ناکە یەک بەڵام بەبێ پرسوڕا بە مەکتەبی سیاسیش ئەو شتانە ناکە باشترین شاهدیش ئەو بزانام چاوپێکەوتنەکەی کاک فازڵ میرانی بوو لەگەڵ تەلەڤیزیۆن ڕووداو کەواتە ئەو بڕیارە ئیرادی مەسعود بەرزانی لەسەر بووە ئیرادا نازانم من نازانم باشە بەم بگەڕێمەوە بۆ شتێکی ینی تۆ مەرجعی سەرەکی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە مەسعود بەرزانی دەمێ بگەڕێمەوە بۆ شتێک وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی تەبعاً دوایەوەی مەسعود بەرزانی دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان کۆبوونی لەگەڵ لایەنە سیاسیەکان کرد لە چاوپێکەوتنی گۆڤاری یەکێک لە گۆڤارەکاندا وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی باز لەوا کات کە مەسعود بەرزانی پێی وتون وەختێک بیستوێتی ماوەی سەرۆکایەتی بۆ 2 ساڵ درێژ کراوەتەوە تووشی حراج بوون کەواتە مەسعود بەرزانی ئاگاداری ئەوە نەبووە کە 2 ساڵی ویلایەتەکەی درێژ کراوەتەوە لەوانەیە کاک مەسعود ئین ئاگاداری ئەو بوو بێ کە موناقەشەیە لە ئارایە بەڵام ئاراستە و فۆرمولەکردنی و دقە سەرەکیەکەی و یعنی بە دقیقی ئاگای لە وردەکارەکانی نەبووێ بەڵام من حەزەکەم یەک شتی تر بڵێم یعنی ئەمە من ئەمەیان بە تەشیدی دەتوانم بڵێم 100% من 100% دەتوانم بە خەڵکی کوردستان بڵێم لە ڕێم کەناڵی ئێوە کە ئەمە بەرنامەی کاک مەسعود نییە فترەی سەرۆکایەتی خۆی 2 ساڵ درێژ بکاتەوە ئەو لە کۆنگرەی سیانزەیە کەواتە بینە نێچیروان بەرزانیە مەکتەبی سیاسی کاک نەچیروان بەرزانی و سەرکردایەتیشی نیشتیمانی کوردستان چکۆ بەتەنیا نەکراوە ئەمە یەک دوو ئەمە من تێکیە بەچی ئەەکەم یعنی پێش بەچیە بەستم کەم قسەیەکەم لە کۆنگرەی سیانزەیە کاک مەسعود هاتە سەر منبەر بە هەمومانی وت من خۆم ئەندامی کۆنگرە بووم وتی خەڵچینە هیچ احراج مەبن هیچ کەس لە من ئاسانتر نییە بۆ ئەوەی کە لای برن هەر ڕۆژێک هەر ساتێک منتان نویست پێم بڵێن خۆم ڕۆم ئێ باشە ئەو لەگەڵ قاعیدەکەی خۆیان لەگەڵ سەرکردایەتی خۆیانەوە بێت چۆن لەگەڵ میلەتێکی هەرێمی کوردستانەوە نابێت. بەڵێ ئێمە هەر پێشتریش NRT بڵاوی کردوانێکە لە کۆبوونەوەکەی لەگەڵ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە ناکۆچی هەبووە لە نێوان بە تەحدید کەمال کەرکووکی و مەسرور بەرزانی لەگەڵ نێچیروان بەرزانیە کە ئەوان لەگەڵەوەدا بوون دەستور بخرێتە ڕاپرسیەوە پێش هەموارکردنەوەی بەڵام نێچیروان بەرزانی لەگەڵەوەدا بووە کە 2 ساڵ ماوەی سەرۆکایەتی درێژ بکرێتەوەوانێ لە پەرلەمانەوە من لەو کۆبوونەوەی نەبووم بەڵام تۆ کەسێکی دیاری ناو پارتی دیموکراتی کوردستان بەس لە کۆبوونەوەی نەبووم ئاگاداری وردەکارەکان کۆبوونەوەی کە لەگەڵ مەکتەبی سیاسی هین کرا لەگەڵ کۆبوونەوەی 29 حوزەیران ئەی کاک مەسروری تیا بوو لە کۆبوونەوەکە تاژیدی بەڵێ من نازانم قسەکە ئەو زانیاری نییە ئەگەر مەسرور بەرزانیشی تیانە بوو یعنی ئەو ڕەوتەی کە کەمال کەرکووکی و مەسرور بەرزانی پێیان وا بووە دەبێت دەستور پێشەوەی هەموار بکرێتەوانێ
بخرێتە ڕیفراندۆمەوە بەڵام نێچیروان بەرزانی پێی وابووە کە دەبێت ماوەی 2 ساڵ بۆ مەسعود بەرزانی درێژ بکرێتەوە وەکو سەرۆکێرەمی سەری کاک هەرزان من لە ڕەنگە گرنگ نەبێگە مەسعود بەرزانی لەوێ بۆ یان قسەکەی من لەسەر ئەو ناکۆچیە زیاتر من لەو کۆبوونایە نەبووم بەڵام بە شتێکی زۆر سیر و سەمەری نازانم لەسەر کردایەتی حیزبێکە دوو بۆچوونی جیاواز هەبێت بۆ حەلکردنی کێشەیەک ینی هەتا لەم میزاعی ئێوە ئەگەر کێشەیەک هەبێت دوو هەبێ ینی دنیا خراپە بێ یخۆ دنیا خراپ نابێت بەڵام ئەگەر ئەوەندە پێچەوانە بن ینی خستنە ڕاپرسی دەستور و درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی ئەوەش پێچەوانەیەکترین کاک هەرزان دوشتی زۆر پێچەوانن ئەوەش پێچەوانی نین لەبەرەوەی ئەمە وەکو کۆمەڵێک سەرەتا و کەوتونەتە ناویەک گرێەوە مەسەلەی ڕاپرسی دەستور و هەموارکردنەوەی و گەڕانەوەی بۆ پەرلەمان و درێژکردنەوەی سەرۆکایەتی هەمووی عێلاقی هەیە بەیەکەوە بەڵێ هەر لەسەر ئەو بابەتە دەبێت و پرسیارە بکەم سەفەری ئێستا نێچیروان بەرزانی حاڵەتێکی ئاساییە بۆ ئاسایی نییە پرسیارەکەم سەرۆکی حکوومەتە ئەو ینی سەرۆکی حکوومەت سەفەر بکاشتێکی ناسایی بەڵێ دەنگۆکان ینی ئەوە بوون کە نێچیروان بەرزانی بە جۆرێک لە جۆرەکان لەو حاڵەتە ناڕازی بۆ سەفەری کردو دەمەوێت لە زمانی تۆ وەکو کادرێکی دیاری پارتی دیموکراتی کوردستان ئەوە پشتڕاست بکەینەوە بڵێ ئێستا تۆ خۆ وتە کاک نێچیروان پشتیوانی لەو بۆچوونە کردووە کە 2 ساڵ تەمدید کرد بڵێ بەڵام ئێستا قسە هەیە لەسەرەوەی مەسعود بەرزانی ئیمزای نەکات قسەکەی من لەسەرمەیە ئەجا بەعرزەکەم بڵێ مادام وایە ئەگەر ئەمە وابێ ئیف ئەنت ئۆنلی ئیف ئەگەر وابێ معناوەیە کاک نێچیروان ئەو ڕێی خۆی بۆ چۆتە سەر ئەو پەرلەمانیش کردی بە بڵین دەنجی لەسەردا و ناردێن بۆ لای سەرۆکایەتی هەیە ئیتر کاک نێچیروان بۆچی ئەبێت عاجز بێ لەوەی کە لەسەر ئەگەرێک بڕوا کە هیچمان نایزانین وایەیانە دوایەوە ئەو سەرۆکی حکوومەتە ینی ئەو کەسانی کە ئەم بۆچوونیان هەیە یا بڵین ئەم گومانە ئەکەن ئایا هین ئەزانن ئێستا کاک نێچیروان لەکوێ و خەریکی چییە؟ ئەوە نییە؟ تۆتوانی پێمان بڵێ من نایزانم من خۆم ئەندامی پارتی من نازانم بەڵێ 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 وای یەکشتی تریش ئەمە یەکەم جاریش نییە کاک نێچیروان ئەو سەفەراناکە هەموو ئەو پەیوەندیە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەی بینی پەکەکە و حکوومەتی تورکیا و کوچکەی سێهەم بڵێن هینی عەبدوڵڵا ئۆجلان لەوانەیە کاک نێچیروان لەمایەکە 6 سەفەری سڕی کردبێ بۆ تورکیا کەس پێی نەزانیوە یعنی ئێستاش لە سەفەرێکی نهێنیە من نازانم بەڵام من کەسێکی ئاسایی نیە ینی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت لە چونە دەرەوەکانی خەڵک ئاگادار بێ میدیاکان ئاگادار شەرت نییە کاک کارزان شەرت نییە هەموو جارێک ئێستا بۆ نمونە من نمونەیەک بۆ جەنابەت دێنمەوە جاری وا هەیە کە حکوومەتی ئێران لەگەڵ ئەمریکا لیژنەیان لە ئاستی وەزارەتی خارجیە سەرۆکوەزیرانە لیژنەی ئەوێ یعنی مۆزەفی بەرزی ئەویان لە شوێنێک کۆ بنەوە وڵاتێکی قازاقستان یا لە ئوتێلەکە لە جنێف هیچ کەسیش پێی نازانێ میدیاکانیش پێی نازانێت بەڵام پەیوەندی مخابراتەکانن مخابراتەکان نا بۆ نمونە بۆ ئامادەسازیەک بۆ گفتوگۆ لەسەر ئاستی بەرزتر ئەوانەی ئەو مۆزەفانی کە لە ویژەکەن لە ئاسی وەزارەتی خارجیان بەڵێ کاگەری تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان هاوهەڵوێز بوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە یعنی ئاوا پرسیارەکە بکەم ئێوە داوەتان لە یەکێتی کرد کە پاڵپشتیتان بکەن بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان یەکێتی بۆ خۆیان ڕایەکی وازەحیان هەبوو لەو بارەوە نا ئێمە بە حکمی ئەوەی کە بڵێن ئیتیفاقێکی استراتیژیمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم مۆزوعانە من تەسەورەکەم زیاد لە 6 مانگە زۆر بە چڕی لەوە پێش هەبووە بەڵام ئەم 6 مانگەی ئەخیر زۆر بە چڕی لە بینی مەکتەبی سیاسی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەشەی سەر کراوە کە چۆن بگەینە چارەسەرێک ئەمە بەڕاوێژی یەکتر کراوە ئەمە شتێک نەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت بخاتە سەر مێزەکە بڵێ ئەمەمان هەیەڵێن چی یا ئێمە بڵێن توخوا پشتمان بگرن بۆ درێژ ناشتیوانەوە لێ پرسراوی ڕاگەیانی مەکتەبی سیاسی یەکێتی لێدوانێکیدا دەڵێ مەسعود بەرزانی هەڕەشەی گەڕانەوەی دوو ئیدارەی کردووە گەر پاڵپشتی نەکەین لە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتیدا 3 مەرجی خستۆتە بەردەمیان بۆ ئەوەی کە یەکێتی پاڵپشتیان بکە بەڵێ وڵای ئێمە تەواو بە پێچەوانی ئەو قسانەیە کە من تۆزی لەوە پێش کردم لەبەرەوەی من عەرزم کردن کاک مەوزوع ینی مەوزوعی هینی کاک مەسعود و تەواضوعی ئەو لە بەرامبەر پۆست و پلێ و پایە و کورسی دەسەڵات و ئەمانە چۆنە لەبەرەوە دوای ئەوە کاک مەسعود خۆی وتوێتی چەند جار لە وتارەکانیە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانیە لە کۆبوونەوە داخراوە حیزبیەکانە باسی ئەوەی کردووە کە مەسئلەی دوو ئیدارەی و شەڕی براکوژی خەتی سوورە پرۆسەی دیموکراتی لە کوردستان ناگەڕێتەوە دوعاوە یعنی چی معناوی جای ترێمەوە بۆوانە
ینی ناگەڕێنەوە بۆ ئەو فلیمە تاڵی کە بینی ومانە ناڵین دووبارە بێتەوە ئەو ئەزمونە لەبەر ئەو برادەرەی لەگەڵ ڕێزمە هی مەکتەبی عەبدوڕەزاق شەریف لێ پرسیاوی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسیەکی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕێزمە ئەوە بۆ چوونی خۆیەتی ڕاوێژکارێکی ڕاگەیاندنی سەرۆکایەتی هەرێم وەڵامی دایەوە حتمما ئاگاداری تا چەند گونجاو بوو ئەو وەڵامانە ئەزانی ئەم وەڵام داناوانە جارێ من سێرم لێ ئەبم شێوەیە ئینسان سیاست کا لەگە یەکتری کە تۆ ئیتفاقی استراتیژی هەبێ لەگە یەکتریا و بەڕاشکاوی لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی لەگەڵ یەکتری قسە بکەی ئیتر ئەم لێ دوانە چییە لەم لاولەولا یعنی ئەو ئەمان نرخی سیاسی نییە ئەم لێ دوانانە نرخی سیاسی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بۆیە کە تۆ خۆی گلاکی تۆ لەگە یەکتریە دوای ئەوە بەلاخێک دەرەچێ بەناوی هەردوو مەکتەبی سیاسیەکەوە ئەوەیە کە ڕای بڕین ئەساسی ئەمەوەیشێتیە ئیتر ئەوانی ترشتی لا بەلای تایە شتی میزاجی تایە شتی عاتفی تایە هەمووی تایە شتی بڵین ئیسیفزازی تایە بەڵێ پەیوەندەکانی ئێستای پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی وەکێتی نیشتیمانی کوردستانیش چۆنە ئەوە پەیوەندی ئەمەوەیشێتی نیشتیمانی کوردستان عیبی نییە بەڵێ مەسەلەی بەستخوا پێشەوەی بچینەوە ینی دوێنێ مەسعود بەرزانی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتیدا کۆ دەبێتەوە و ناگەنە هیچ ئەنجامێک لەسەر بەپی چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی تەبعاً دیارە ئێمە لە کۆبوونەوەکەیان نەبوون بەپی چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی و بەو پێی کە هیچ ڕاگەیەندراوێکی کۆتایی کۆبوونەوەکەش نەبووە نەگەیشتونەتی هیچ ڕێکەوتنێک لەسەرەوەی کە مەسعود بەرزانی نکۆلی لەوە کردووە کە دەبێت دەستور بخرێتە ڕاپرسیەوە پێشەوەی هەموار بکرێتەوەنێ و ئەوەی کە هەر شەیەکێتی داوای کردووە کە پێشەوەی بخرێتە ڕاپرسیەوە دەبێ هەموار بکرێتەوەنێ ئەزانی کاکەرزان لێرە ینی ئەم نمونەیەم بۆ ئەوە هێنایەوە کە پەیوەندی یەکێتی و پارتی ئێستا لە چ ئاستێکدایە عیبی نییە وەکو عەرزم کردی بەس بابچمەوە سەر ئەوەی کە ئەو کۆبوونەوەی کە فەرمووت دیسانەوە ئاڵێم من لەو کۆبوونەوەیان نەبووم ئیتر سەرچاوەیەکە ناوی خۆی بڵێت و فلان ڕاگەاندنی پارتی یا هیچێتی یا فلان سایت کە بەغێری مباشر سەر بە گۆڕانە و فلان سایت بەغێری باشر سەر بە پارتیەوەمانە ماسی لە ئاوا سەوان ناکرێت ئەمانە قیمەی هەتا هی سەحافیان بۆ ڕادێنیە کە من و جەناب سەری خۆمانی پێ بێش بەس کاگەری ینی نمونەی وازەحیشەیە بۆ نمونە هەر لەو کۆبوونەوەی مەسعود بەرزانی لەگەڵ لایەنە سیاسیەکاندا ئەوی کە شوان قەڵاتزەی لە گۆڤارێکدا لە چاوپێکەوتنێکدا باسی دەکات دەڵێت ئەگەر لەبەر یەکێتی نەبێت هەرگیز ئیمزای ئەو بڕیاری پەرلەمان ناکەم ئەگەر لەبەر ئەحراجبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک مەسعود دوای تۆ بەشی بووە لە کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسەکان و شوان قەڵاتزەی لە چاوپێکەوتنەکەیدا باس بەڵێ ئەو باسی بڵێن ئەحراجەکە کە ئاخرە سەیریکە ئێستا فەرقی بوو ئەگەر ئەم پرۆژە یاسایە بەس پارتی بیبردایەتە پەرلەمانەوە ئەوە جەنابی کاک مەسعود معاملەی ئەکرد لەگەڵ سەرکردایەتی و قاعیدەکەی خۆی بەڵام ئێستا مەسلەی کە ئەڵێ لە بەرخاتری یاڵێ بڵین ئیحراجی جگە لە حیزبەکەی خۆی حیزبێکی تر هەیە لە ئارایە حیزبی تر زۆرن بەڵام ئەوەی کە اتفاقی استراتیژی لەگەڵ هەیە نیشتیمانی کوردستانە ئێتەمان وایە ئەوە ئیحراجێکی گەورەیە لەبەری تۆ لەگەڵ خانەوادەی خۆ و لەگەڵ تیمەکەی خۆت زۆر بە ئاسانی ئەتوانی بڵێ بەڵێ یانە هەتا یەکێکە لە دەرەوەی ئەوە بێ بەس لە پرسیارەکان تا باسی پەیوەندی ئێمە ئۆپۆزیسیۆنەکە ئێمە هیچ مشکلەمان نییە لەگەڵ ئۆپۆزیسیۆن نەکەس خەڵکی تر مشکلی وەکو پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتی ئێمە و مەکتەبی سیاسی چەناڵ و دەرگای دیپلۆماسی لە کەس دانەخستووە کەسیشی ڕەفز نەکردوێتەوە وە پێشی وایە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان ڕۆڵی ئەم کوردستانن مافی خۆیانە دەنگ و ڕەئیان هەبێ لە پرۆسەی سیاسی و دیموکراسیا لە هەرێمی کوردستان بەڵام ئیتر تۆ تووشی مفاجە ئادەبی مەسەلەن و کۆمەی دوایی بەڕێز کاک نەوشیروان یعنی ئەمانە مفاجعاتی سیاسین وەکو ئینسان تووشی حەپەساویەکە بێ ئەو شتێک کە چاوەڕێی ناکەیت اینجا هەر خوا نەخواستە بارگرژیەک یان کاڵبوونەوەیەک یان ساردبوونەوەیەک لە بینی ئێمە ئۆپۆزیسیۆنە هەبێ خەتای ئەمەتیانی کاکەمین نەجار لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ گۆڤاری گوڵان دەڵێت پارتی بە گۆڕان لە ناو نابرێ ئەمە جۆرێک لە فۆبیانی ینی بۆ پارتی دروست بۆ بۆی کە پێی وایە گۆڕان لە هەوڵی ئەوەدایە کە پارتی لە ناو ببە گۆڕان ئەزانی من جارێ باەکشت پێ بڵێم من یەشێکم لەو کەسانی لە ناو پارتی کە لەگەڵ سیاستکردنی شەرمنانە نیم ئەمە یەک لەگەڵ یاری دیفاعیش نیم من پێم وایە
ئەبێت لە سیاسەتە لە تەوقیتی خۆیە نەکەم ڕۆژێ السن بالسن العين بالعين والسن بالسن ولا لم دوانە مهمتر البادي وأظلم أو كدس بشر كاكا أو يكم زلاء وشيني فعلا إما من حزكم يعني زور براشكاي بلهم إما حزب شيء مظلوم نين هيك كس بيزنا كابا زي بإما بيته من قساكي كاكا من نجار كمو جاريشتر إما بقران لنا ونابرين أجر ما أبواب لو أنا نيوت بكاكا من نجار بلام من تصوري كم أم يعني لدواي قسكي إما بقران لنا ونابرين فارزة هي بله أجر ما بستي أم هجوم عني كأكريه ما بس لنا وبردني بارتي به هو دار ما نبي بو لبروي أجر كواتا آري هرسين بيوايا ما بستي قران ويا من هو دار ما بس يعني أنا بس زور زرارة كان لبري إما مظلوم نين إما فقير نين أم قسيك أكم بما بستي شرخوازينية بلام أوي إما يعني تو بس توزق لها رشات ويعني نا باشا كاك كارزان يشيك بتوبلي تو نابي هبي تو شيك يلي ورا فرموم كجا تيلي يلي خبري ناكم من جواموت من جالم بالتأشيد بله قران يا هلا يعني شتر بوما بستي سياسة بكات يعني واز لها مو مصلحتي كردستان وبرجوندي كردستان داهاتوي بلين بروسي ديمقراطي لكردستان بيني يك دايره يك سيره بو خوي دابني بلا اما بارتي ديمقراطي كردستان ومالي بارزان اما انا ابين نبينن زرري قوراكا زور باشا كاغاري يعني دڵنیا مۆلای خۆ دوازەحە من پارێزەری هیچ کەسێک نیم لە ئاری هەرسین لە پارتی دموکراتی کوردستان چاوپێکەوتنەکەم دەمەوێت ینی ئەوە لێ بپرسم ئەوەی کە گۆڕانی کات ڕەخنەیە یان هجوومە ئەوەی هجوم زۆر تەبیعی لە سیاسەتەکە کارزان يعني هەتا هجوم بۆ مانایی کە خۆت وتت ینی بۆ لە ناوبردننی پارتی دموکراتی کوردستان من تەسەورەکەم هەندێ جار ئینسان وا هەست دەکات کە ئەمە لە ڕەخنە ئەچێتە دەرەوە يعني من بانمونەیەک بێنمەوە ئەم ئەو کەناڵی کێنێن کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە مەسەلا ئەمەندە یاری بە عاتفەی خەڵکەکە بە سۆزی خەڵکەکە یعنی ئەیگەێنێتە ئاستی ڕقی شخصی بەرامبەر لایەنێکی سیاسی ئەمە شتێکی خراپە ئەمە تێکدانی سایکۆلۆژیەتی دیموکراسی خەڵکە ئێ باشە ئەگەر تۆی شەکە وا پێگەیان کە ئەمڕۆ بەو ڕقەوە پەروەردە بێت چۆن گەرنتی ئەوەکەی دیسان ئەم قاعیدەیە ئەم جمهوری کە تۆ ئاو پێگەیانەوە سبێنی عینیشتیان پێ ناگەی بەرامبەر کۆمەڵ باشە کاگەریانی بەرامبەر یەکگرتووە تۆ بۆ خۆت ماوەیەک ڕاگەاندن کار بووی و دەزانی ینی ئەوەی کە بۆ نمونە کەناڵێکی سەر بە بزوتنەوەی گۆڕان دەیکات کەناڵێکی سەر بە پارتی دموکراتی کوردستانی ژێکات کەناڵێکی سەر بە حرەکەتی نیشتیمانی کوردستانی ژێکات ینی دەمەوێت ڕای تۆ بزانم لەسەر ئەو شەڕی عەلامی ئێستا بەم جۆرە دروست بۆ لە نێوان لایەنەکاندا ئەزانی کاک کارزان با من یەخشت پێ بڵێم من پێم وایە ئەم شەڕی کە لە فەیسبوک هەیە و ئەم جواب و جوابانەوەی بە ئوسلوبێکی زۆر نزم شتێکی زۆر ناشرینە دوورە لە کەڵتوری سیاسی و دیموکراسی بێڕێزیکردن بەرامبەر یەکتری هەتا من یعنی ئەو لەم منبەرەوە ئەڵێم هەر کەسێک کە سەر بە ڕێبازی بەرزانی بێ و ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بێ هەوادار و لایەنگیری پارتی بێ ئەبێ خۆی دوور بگرێتەوە لەبەرەوەی شەردنی یعنی هیچ پێویست ناکات تۆ خەڵک جاری وایە ئەگەر قسەیەکی ناشرینیشت پێ بڵێ تۆ نابێ خۆ بەریتەوە مستەوایە ئەوە بکەیت بە بۆچوونی من ئەبێ مەجالەکە چۆڵ بکرێت بۆ ڕاگەاندنێکی ئەهلی ڕاگەاندنێکی بێلایەن ئەوان تەختیەی خەبەرەکان بکەن ئەوان زانیاریمان بدەنێ ئەوان سەرچاوەی ڕاستەقینەی زانیاری بن ئیتر ئەمە ئێنارتیە ئەمە ڕووداوە ئەمە هاوڵاتیە ئەمە لڤینە ئەمە نازانم شەیە یعنی بەعام من باسیەوەکەم ئەبێ ئەوە لەوە بچێتە دەرەوە یعنی نابێت من نمونەیەکی تر دێنمەوە کاک کارزان ئێستا وای لێ هاتووە یعنی زۆر بەداخەوە ئێڵێم مەجموعەیە گەنجی پارتی مەجموعەیە گەنجی یەکێتی مەجموعەیەکی گۆڕان مەجموعەیەکی کۆمەڵ مەجموعەی گەنج وایان لێ هاتووە خەریکن فێری شەڕێک ئەبن کە زۆر خەتەرە لەبەی تۆ جیلێک دروست ئەەکەی لە جیاتی ئەوەی فێری حیوار بوو بێ مێزگرد بوو بێ یعنی لە جیاتی ئەوەی گەنجێکی پارتی یەکی گۆڕان یەکی یەکگرتوو یەکی کۆمەڵێکی بزوتنەوە ئەمانە هەمووی لە دەوری مێزە دانیشن مناقەشە بکەن لەگەڵ یەکتریا لە ڕێی فەیسبوک و جنێو بەیەکترێدەن باشەکەواتە ئەکرێ بڵێن لەناو ئەم هێزانەیە ینی باڵێکی توندڕەو هەیە کە دەیەوێت ئاگری شەڕ خۆش بکات لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیانەوە حتمما دەبێت مووقعیشیان هەبێ ینی لە دەسەڵاتە بن دەسەڵاتی باڵیانە بێ لە ناو حیزبەکانە بۆیە دەتوانن دەستگای ئەلامەکان بەکاربێنن بەم جۆرە جەنابەت پێڵی باڵ منەڵێم تاکە کەس بە بۆچوون من باڵ نییە
لەبەرەوەی من خۆم لە حیزبەکەی خۆمە ئازانم کە خەڵکێکی زۆر هەندژی ئەم ئوسلوبن ئەمە مێتودی سیاسی نییە بەڕاستی ئەمە دوورە لە ئەخلاقیاتی بەرزی سیاسی و دیموکراسیەوە یعنی تۆ ئەزانی چۆنە کاک کارزان زۆر تەبیعیە من ڕەخنە لە ئەدای ئیشکردنی تۆ بگرم وەکو سەحوفیەیەکی کارا و گەنج و لێ هاتوو بەڵام نابێت لە شخصێت بم نابێت کەرامەتە بڕوشێنم نابێ وال لێ بکەم کە هەست بکەیت تۆ ئیها نەکراویت یعنی مەبەست چییە؟ مەبەست دەوەیە من ڕەخنە لە ئەکشنەکە دەگرم ئەڵێم ئەم ئەدا سەحوفیەی کارزان باش نەبوو بەس ناچمە ناو شخصیەتەوە بەڵام ئەمە وەکو ئینسانێکی خراپە ئەمە دوو جیاوازین یعنی زۆر تەبیعیە خەڵک ڕەخنە لە حیزبەکەی من بگرێ بۆ هەموو تاژێکی کوردستان حەقی خۆیەتی ڕەخنە لە حیزبەکەی من بگرێ بەڵام کە تۆ بە منەوت تۆ پیسیت تۆ نابێ هەبیت تۆ جاشی تۆ دوژمنی میلەتی ئەمە ئیتر تەواو یعنی مەجالیتیان نایڵ تۆ بێت قسە بکەین ئەچۆ دەمێ بگەڕێمەوە بۆ هەواڵێکی یان راپۆرتە هەواڵێکی کەناڵی کێنێنی سەر بە بزوتنەوەی گۆڕان باسی لەوە کرد کە حملەی عەلامی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان ئەوانەی کە سەرپەرشتی دەکەن جعفەر ئیمنکێ و فازڵ میرانیە هەروەها لە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆسرەد ڕەسوڵ و ئازاد جوندیانی و شخصێکی کەیان دیاری کردبوو ئەرسەلان بایز بوو ئێوەش دەڵێن کە ئەوەی گۆڕان دەیکات ئەوەی KNN دەیکا نەوشار مستەفا خۆی سەرپەرشتی ئەو حملەیە دەکات دەمەوێت بۆ ئەوی پارتیانی تۆ دەتوانی بۆمان پشت ڕاست بکەیتەوە کە وایە نا با من یەکشتی پێ بڵێم جارێک کاک فازڵ میرانی خۆی تەداخلی مەسایلی ڕاگەیانی دام و دەستگای زەبەلاحی ڕاگەیانی پارتی هەر ناکە ئەمە یەک بینیشمان کاک فازڵ میرانی کە چاوکە پێکەوتنەکە بە چه زمانێکی ئەدەب و بەڕێزەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆن قساکە لەگەڵ خەڵکی کوردستان قساکە ئەمە ئوسلوبی ئەو نییە هەرچی کاک جعفەر ئیمنکیە بەرپرسی مەکتەبی ڕێخستنەکە یەکێکە لە حساسترین مەکتەبەکانی ئێمە لەناو پارتیە ئیشی ئەمەندە زۆرە من بەرپرسی لەک بوو من نەزانم ڕۆژانە خەریکی چییە کاک جعفەر ئەگەر بیان و تا کاک مەحموود محەممەد سەرپەرشتیە ماکە ئەمان و ئەمە شتێکی تایە لەبەرەوەی ئەو بەرپرسی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەانی پارتیە کە کاگە مەحمودیش ئەو سفەتانەی تیانە بە هیچ جۆرێ لەبەرەوە ئەمە بە بۆچوونی من وەکو چۆن کاکە کارزان لە خوارەوە ئەندامێکی من نمونەیەک دێنمەوە من وتارێکم نووسی لەسەر ملاحەزەیەکم هەبوو لەسەر ئەدایەکی هەواڵەکانی کە هینی ئەم کەناڵیەوە ئابڕێ NRT لە پەیجەکەی خۆم بڵاوم کرد و پەیجی فەرمی ئاری محەممەد تەرسی سیرەکەم مەجموعەیەک کە ینی خۆیان بەدڵسۆزی من ئەزان یعنی وە پارتین دەستیان کرد بە تەشیرکردن بەرامبەر NRT کە وەلای من قابلی قبوڵ نییە ڕەخنە بگرە لە NRT بەس تۆ بۆ نییە بڵێ NRT نابێ هەبێ تۆ بۆت نییە بڵێ ئەمە سەر بە موسسەیەکی مخابراتیە ئێکەوا و پێوت وەکو ئەو قسەی کە ئێستا پێم وتیتەوە ئەوەی کەوتم بزوتنەوەی گۆڕان لێ تۆ نابێ هەبی هەبزانە چەند ناخۆشە یعنی تۆیشی پێ بڵێ نابێ هەبی ئیتر مەجای قسەکردن نامێنێ بەڵێ زۆر سپاس بۆ ئاری هەرسیم بەرپرسی پێشووی لە قیبیستویشی پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەین کە میوانی ستۆدیۆی چاوپێکەوتن بووی لە کەناڵی NRT زۆر سپاس عزیزانی NRT تا چاوپێکەوتنێکی دیکە هەر شاد و ئاسوودە بن.